هر وەکو بینن لێران ئازیزان کە من گەشتیتمە $5.31 بۆ ئەوەی ئێمە دراوەکە ڕابکەشین هەر وەکو کە لە ڤیدیۆی پێشووترا بێوەم بوت کە ئێوە کاتێکە گەشتنە $5 ئەتوانن دراوەکە بە تڕۆن یاخود دۆچکۆین ڕابکێشن. بۆ ڕاکێشانی ئەم $5 بەڕێزانم کلیک لەسەرم بەشەیەکەیت. بەناوی خوا سڵاو هاوڕان، هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاءڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتمەوە لە خزمەت ئێوە و پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانەکە یەکەم جارە ئەو چەنێلەیە بینن، لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتمەوەی هەفتانە بە شێوەی ڕێکوپێک ڕۆژانی شەممە، دووشەممە، چوارشەممە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەو چەنێلەی بڵاوەکەمەوە. زانەری ئێوە لە بواری دراوی ئەلکترۆنی ببامە سەرەوە، هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە دولاری ئەمریکی هەروەها دولاری ئەلکترۆنی قازانج بکەن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن کە مە بڵاویانەکەمەوە، دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن، زەنگوڵەی تەنشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆدەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. هەروەکو ئاگادارن ئازیزانم کە من لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا ڤیدیۆکەم بڵاو کردەوە کە یاری کەرەکە ببورن کە ئێوە دەتانتوانی لەم یاریە لە ڤیدیۆی 56 بەشی هەفتەمە بێ بەرامبەر دولار بەدەست بهێنن و دواتر بتوانن دولارەکە بە دراوی ئەلکترۆنی ڕابکێشنانە و ڕاستواڵەتی خۆتان کە ئەمڕۆ ڕاکێشانی پارەی ئەم یاریە دولاری ئەم یاریە بۆ ئێوە بڵاوەکەمەوە کە خۆم ڕاکێشەوە بۆ ئەوەی سیقە و متمانەی زیاتر ئێوە بە ئومێدی زیاتر بەو یاریەتان هەبێ و دراوەکە بتوانن کاتێککە گەشتە $5 بە ئاسانی دراوەکە ڕابکێشن و ئەگەر ڕێفرالی باش کۆ بکەنەوە بەڕاستی ڕۆژانە 5-6 تا $15-20 ئەتوانن لەم یاریە بەدەستی بهێنن. بەبێ ئەوەی ڤیدیۆکەی درێژ بکەینەوە ئازیزانە چینە سەر بابەتی ئەسلی خۆمان کە چۆن دراوەکە ڕابکێشین. بەڵێ بەڕێزانم کاتێکە کلیک لەسەرم بەشەیەکەین هەروەکو بینە ئەکانتەکە بە ناوی خۆمە ئەچیتە سەر بەشی کەش ئاوت، کەمێک چاوەڕێیەکەین بەڕێزانم لێرانە هەروەکو بینم بە بیتکۆین و لایتکۆینیش بەڵام $50-20 دەتوان ڕابکێشم، بەڵام من بە تڕۆن ڕادەکێشم پارەکە چونکە $5 و من گەیشتمە $5 لێرانە داوای ئەدرسیەکە ئەچمە ناو ڕاستواڵێتی بەڕێزانم. ئێوەش هەر بە هەمان شێوە کاتێککە گەشتە $5 دەتوانن ڕابکێشن. لێرانە تڕۆنی هەلە بژێرین هەروەکو بینن کە لێرانە پارەکەم دیارەکە چەندە. کلیک لەسەر سێڤیەکەی کۆپیەکەی ئەدرسەکە، ئەو ئەدرسەکە کۆپیت کردووە لێرانە لەسقەکەی واتە پێستیەکەی لەسق بەڕێزانم و دواتر لەسەر ویزڕۆ و کلیکەکەی کەمێک چاوەڕێیەکەی هەروەکو بینن لەسەرەوە $5 کەم بوو بەڕێزانم واتە 31 سەنتمەوە. ئێمەش چاوەڕێیەکەین بزانین کە دراوەکە چوویتە ناو ڕاستواڵێتی من یاخود نە کە لە ماوەی 5-6 ساعتە هەروەکو لێرانە دەبینم بەڕێزانم با کلیک لەسەر تڕۆنی بکەم. بەڵێ لێرانە پارەکە بوو $6.53. لێرانە ترانزەکشنەکەیە بینن کە 80 ئەوەندە تڕۆن هاتیتە ناو حسابی من کە بەم شێوە ئێوەش دەتوانن بەشاری بکەن و دراوەکە بە ئاسانی ڕابکێشن. بەڵام بابچینەوە ناو یاریەکە بەڕێزانم ئەوە ببورن کە دیقەی ڤیدیۆەکە کە بە مۆبایلم کرد بوو زۆر دیقەکە باش نەبوو، بەڵام شێوەیەکی چونکە من بە مۆبایلم ڕاکێشە مەجبور بووم کە ڤیدیۆکەش بە مۆبایلی بوو ئێوە ڕێکۆردی بکەم و ڤیدیۆەکەی دابنێم کە بەم شێوەیە ئێوە دەتانتوانی دراوەکە بە ئاسانی ڕابکێشن. بەڕێزانم لە ناو گەمەکە چەند تێبینیەکی گرنگکە بوو ئەوەی بووەوە دیسانەوە شەڕح بکەم کە هەروەکو دێرانەوە چەنێلەکە من پێشتر ئەم ڤیدیۆیان بڵاو کردیتەوە کە چۆن $، بەدەست بهێنن. دیسانەوە لینکی بەشاریکردنی ئەم یاریە لە یەکەم کامنتی ئەم ڤیدیۆی پینەکەم بۆ ئەوەی ئێوەش کلیک بکەن و زوو بچن بەشاری بکەم بۆ ئەوەی زوو بگەنە $5 و لە بەشی کەش ئاوت بتوانن بە تڕۆن یاخود دۆچکۆین دراوەکە ڕابکێشن.
بەڵام دو سێ تێبینیم هەیە. یەکەم تێبینی کاتێک کە ئێوە گەشتە $5 تەماشا هەوڕان پێشەوەی بچینە سەر تێبینیەکان من شێوەی دیپارەم ڕاکێشەوە و دیسانەوە لێرانە نزیکەی $2.55 بەدەستهێناوە چونکە من ئێوە گرنگترین کارەوەیە کە ڕێفرار بۆ خۆتان کۆ بکەنەوە. بەڵام کاتێک کە گەشتە $5 کەش ئەوتیەکەن چکە زۆر هاوڕێ گوتیانم یاریە ڕاوستەوە واتە ئێمە ناتوانین ڕابکێشین. زۆر جار بەشی دۆچکۆین و تڕۆن ئێوە ناتوانن کاتێک کە گەشتە $5 ڕابکێشن. بەڵام 2-3 ساعت ئازیزان کاتێک کە $5 گەیشت و ئێوە ئەم بەشە بوو ئێوە چالاک نەبوو 5-6 ساعت بمێنن دواتر وانەنەوە یاریەکەوە دواتر دەتوانن ڕابکێشن. واتە ئەگەر گەشتە $5 ئەم دوو بەشە بوو ئێوە چالاک نەبوو 5-6 ساعت خۆتان بگرن و دیسانەوە وەرنە ناو بەشی کەش ئەوت و یاخود بە دۆچکۆین یاخود تڕۆن ئێوە دەتوانن دراوەکە زۆر بە ئاسانی ڕابکێشن. واتە یاریەکە 100% دروستە و ئێوە زۆر بە ئاسانی دەتوانن دراوەکە ڕابکێشن هەروەکو من کە ڤیدیۆکەم بۆ ئێوە بڵاو کردەوە. یاریەکە چوم و بەڕزام کە لە بەشی پلی ئێوە دەتانتوانی لێرانە کلیک لەسەر کارکتەری کەرەکە بکەن هەروەکو من لێرانە ئازیزان و دواتر یان XP تانە دەتێ کە XP بوو لەوێ لابکردنی ئەم یاریەیە یان پوینتانە دەتێ یانیش بەتاڵە. تەماشا ئازیزان لێرانە پوینت بوو چییە؟ پوینت بۆ ئەوەیە کە تۆ لێرانە لە بەشی پێش کۆتایی کاتێک کلیکەکەی ئیڤێنتەیە چالێنجەیە تۆ ئەچی لە چالێنجەکان بەشاریەکەی کە من بەشاریم کردووە 100 تیکێتت لێە بە بۆ ئەوەی بەشاری بکەی وە لەوانەیە شانسی تو دەربچێوە $50-70 بەدەستی بهێنیت کە من تاکو ئێستا ئەوەندە تیکێتم کڕیوە. واتە پوینتەکان بوو چییە؟ بۆ ئەوەیە تو بچی لێرانە تیکێتی بکڕی بۆ ئەوەی لە چالێنجەکان بەشاری بکەیت لەوانەیە کە $100 $200 $50 بوو دەربچێ. ئەمە بەشی چالێنجە و هەروەها XPش بوو چی ئازیزان؟ XPش بۆ ئەوەیە تۆ لەوێ لاب ببی. ئێستا من لە لەوێلی 7م کە ئەم یاریە 10 لەوێلە هەرچەند لەوێلەکەت بچیتە پێشەوە تۆ دەتوانی زیاترین پارە لەم یاریەی بەدەست بهێنیت. و هەروەها گرنگترین بەشی تر کە بەشی فرێن بوو فرێن ئازیزان کە تۆ دەتوانی لێرانە بچی لینکی خۆت دابەشی ناو خەلکانێک بکە یاخود دوست و ئاشنا و هاوڕان بوو ئەوەی بێن لەسەر لینکی تو ناونووسین بکەن و کاتێکە ناونووسینەکەن گەل بتە دەتێ و خوێنتە دەتێ بوو ئەوەی تو زیاتر یاری بکەی و زیاتر پارە بەدەستی بهێنیت کە ئەمە لینکی منە. ئێوەش لینکی خۆتان هەلا و بەشەی کۆپیەکەن و دەم بە خەلکانێک بۆ ئەوەی لێرانە بەڕاستی چکە برادارێک پرسیاری کردبوو کە ئێمە چۆن خوێنی خۆمان بەدەست بهێنین. دوو ڕێگای ئازیزان یەکەم کە تۆ لێرانە هەر چەندە قەجارێک لێرانە کلایمتە دەتێت تۆ لێرانە کلایمەکەی وا گەلبەکتە دەتێ ئازیزان هەرچەند لەوێلەکەت بچیتە سەرەوە ئەو دقەی یەکەم جار 14 دقەیە کە لە هەر 14 دقەیە گەلبەکتە دەتێ بۆ ئەوەی تۆ کلیک لەسەر کەرەکە بکەیت و $2 بەدەست بهێنیت. بەڵام هەرچەند لەوێلەکەت بچیتە سەرەوەتر ئەم دقەیە کەمترە بێواتە زووتر تۆ گەلبەکان بەدەستی دەهێنیت بۆ ئەوەی بەڕاستی بتوانی زیاترین پارە لەم یاریەی کۆ بکەیتەوە. هەر بەم شێوەیە کلایمەکەی دۆ هەروەکو ببینین چونکە من لەوێلم لەسەرەوەیە زوو دقەکان بوو من ئاپدەیتە بیتەوە و من دەتوانم زیاترین گەلب بەدەستی بهێنم. کاتێکە گەلبت بەدەستێنا دیسانەوە چیتە سەر پلەی هەروەکو ببینین دیسانە دوو گەلبی تر دامێ کە من دەتوانم دیسانەوە بەکاری بهێنم. یەکەم تۆ بەم شێوە دەتوانێت گەلب بەدەستی بهێنیت و دومیش بە ڕێفران هەروەکو گوتم لینکی خۆت دابەشی سەر دوست و ئاشنا و هاوڕان بکەیت بۆ ئەوەی زیاترین گەلب بەدەستی بهێنیت و بێت لێرانە کلیکی بکەیت و $2 بەدەستی بهێنیت و دواتر کەش ئەوتی بکەیت. دیسانەوە من لینکیام یاری ئازیزان لە یەکەم کامنتی پینەکەم ئەم ڤیدیۆیە و دەتوانە بچن سەیری ڤیدیۆی 56 بەشی 7میش بکەم بۆ ئەوەی ئێوە چۆن بەشاری لەم یاریە بکەن و بتوانن زیاترین $، هەتا کام یاریە هەیە زیاترین $، تڕۆن یاخود دۆچکۆین لەم یاریە ڕابکێشنە دەرەوە. بەڵێ بە ڕێزانم هیوادارم ڤیدیۆش بۆیەوە بەسوود بوو بێ. سوپاس هێواکەم کە تاکۆ ئێستا بینەری ئەم ڤیدیۆیی بوون. هەر ڕەخنە کامنت پرسیارێکتان هەبوو لە جێران ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ.